عزیزان و خۆشەویستان، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ لە دەرحەقی ئەم ئایەتەدا ئەچینەوە بەلای رسول الله صلی الله علیه وسلم ئەڵێ کاتێ ئینسان هەر مرۆڤێ خۆشەویستێکی دەمرێ هەمومان کۆ دەبینەوە وەک مرۆڤ، بەڵام خوای متعال مەلایکەکان ئەنێرێ بزان چی باسی هەیە لەوێ لە ماڵی فڵان کەس مردووە. کاتە هەمومان فەیسبووکەکانمان دەکەینەوە هەواڵێک دەبیستین فڵان مردووە، هەمومان خۆمان حاضر دەکەین بچین لەو مەراسیمە ئامادە بین. ئایا دەزانن مەلایکەکانیش دێن بۆ ئەم مەراسیمە؟ خوای گەورە ئەڵێ عەبدێکم مردووە بچن بۆ مەراسیمەکە بزان لەوێ چی باسە، بەڵام خوا عەلیمە خەبیرە ئەزانێ. بەڵام مەلایکەکانە کاتە شایەت دێن لەگەڵ ئێمەدا، کاتێ ئێمە دەیشوێینەوە، کاتێ کفنی دەکەین پاشان دەیبین بۆ قەبرستان دەگەڕێنەوە. ئەوان چۆن ئێمە دەگەڕێنەوە بۆ ماڵەکانمان، ئەوانش دەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار. خوای متعال لیان ئەپرسێ ئەی مەلایکەکان بەندەکانم چیەوت؟ لەورە کۆبوون چی باس بوو؟ باسی چیان دەکرد؟ لەسەر قەبران باس چی بوو؟ کاتی جەنازە شۆردن ئەو مردووە ئەو کەسە کە وەفاتی کردووە لە مزگەوت کۆبوون باسی چی بوو؟ خەریکی چی بوون بەندەکانم؟ کەس و کاری ئەو بەندەیە چی دەوت؟ خوای پەروەردگارش کامە عەلیمە و خەبیرە پێی، بەڵام ئەپرسێ لە مەلایکەکانش پێیان دەڵێ خوای گیان بەندەکان هیچیان ناوت ئیلا ئەوە نەبێ ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون، ئیلا وتیانە خوایە هەمومان هین تۆین و خۆت داد پێمان و خۆتش دەیگێڕیتەوە. لەو کاتەدا ئەڵێ پەروەردگار ئەڵێ مەلایکەکان شایەت بن، ئەوە من بۆ کەس و کارەکەی بۆ ئەو کەسەی کە مردووەکەی مردووە ئەوە ماڵێکم دروست کرد لە بەهەشت ناومنا ماڵی حەمد سوپاسگوزار، چونکە بەندەکەم سوپاسگوزار بوو لەبەر ئەوەی خۆشەویستەکەم لێسەندەوە، لەبەرەوەی ڕۆڵەکەیم لێبردەوە، لەبەر ئەوەی براکەی خێزانەکەی کوڕەکەی کچەکەی ئێوە شایەت بن ئەوە ماڵێکم بۆ دروست کرد لە بەهەشتا بۆ ئەو کەسە کە سوپاسی منی کردووە، ناومش ناوی ماڵی حەمد سوپاسگوزار. ئازیزان و خۆشەویستان ئێمە ناوی ماڵی حەمد سوپاسگوزار. ئازیزان و خۆشەویستان ئێمە ئەمەمان دەسەکەوێ ئەگەر سوپاسی خوا بکەین، چونکە قورسە هیچ موسیبەتێ گەورە نییە وەک موسیبەتی مردن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بێنە یادتان ئەو کەسانەی خۆشەویستیان مردووە، ئەو کەسانەی خۆشەویستیان دەمرێ، ئەو کەسانەی کەوا جەرگیان لێجیا دەبێتەوە. سێ ڕەسوول الله بکەن صلی الله علیه وسلم لە دنیادا باوکی خۆی نەبینیوە، ئەو کەسانەی کاڵێن باوکی خۆمان نەبینیوە پێغەمبەرش نەیبینیوە. پێغەمبەری خوا ئامێزی دایکی تێری لێ نەخواردووە، ئەو کەسانەی کە دایکی نەبووە پێغەمبەری خوا لە ئامێزی دایکا تێری نەخواردووە، ئەو کەسانەی کاڵێن مامە و خاڵۆ نەیبینیوە پێغەمبەری خوا و لەزەتی لێ وەرنەگردووە، ئەو کەسانەی کەوا لەوەی ئێمە عەشرەت و بنەماڵە و قەوم و گەل پشتی لێ نەکردوین، بەڵام پێغەمبەر گەل و قەوم و عەشرەتەکەیشی پشتی لێ کردووە. تەماشای ڕەسوول الله بکە صلی الله علیه وسلم لەبان ئەمەش پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم منداڵی بۆ نەماوە، لە دوای خۆی ئیلا کچێکی نەبێ لە دوای خوای مردووە. کاتێ ئیبراهیم عەلەیه السەلام یەکێ لە کوڕەکانی پێغەمبەرە لە دەبان دەستی بوو لە ئامێزی بوو، پێغەمبەری خوا ئەگریا بەسەریدا، سەحابە بینیان قەت پێغەمبەریان نەبینیوە بە چاوە مبارەکەکانی فرمێز بێتە خوارەوە. فەرمویان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تۆش دەگری؟ وتی بەڵێ منش دەگریم. ئەروەڵام چاوە فرمێز دێتە خوارەوە، چونکە ئەمە خوادایەتی و ئەو دڵەش حەزین دەبێ، بەڵام زبانم شتێ ناڵێ خوا ڕازی نەبێ. ئازیزان و خۆشەویستان ئەمەیە ئینسان لە کاتی موسیبەتدا. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ ئەمەشدا منداڵەکانی ئاوا یەک بە یەک لە دوای خۆی و لە دوای خۆیشی تەماشاکە